دایک و باوکانی خۆشەویست قوتابیانی عزیز بە هیوای تەندروستیێکی باش بۆ هەموو لایەک سەرەتا بە پێداچوونەوەی پیتەکانی پێشوو دەست پێ دەکەین. د وەکو ئامەد، ر وەکو دار، ز وەکو مۆز، و وەکو چاو، ڕ وەکو مەڕ، وە وەکو دۆ، هی کۆتایی وەکو نەی، یی سەرەتایی و ناووشە وەکو کیسەڵ، ئێ وەکو ئاو، ن کۆتایی وەکو نان، ن سەرەتایی و ناووشە وەکو شانە، ژ وەکو ڕۆژ، یی کۆتایی وەکو دێ، یی ناووشە وەکو شێر، ب کۆتایی وەکو کەباب، ب سەرەتایی وەکو بزن، س کۆتایی وەکو ڕێواز، س سەرەتایی و ناووشە وەکو ئەفسەر، وی درێژ وەکو بەڕوو، م کۆتایی وەکو دەم، م سەرەتایی وەکو مۆس، ت کۆتایی وەکو پەت، ت سەرەتایی وەکو ترێ، ک کۆتایی وەکو بووک، ک سەرەتایی وەکو کۆتر، ح کۆتایی وەکو تیمساح، ح سەرەتایی وەکو حەلوا، ش کۆتایی وەکو ئاش، ش سەرەتایی وەکو شیر، پ وەکو تۆپ، پ سەرەتایی وەکو پەڕ، گ کۆتایی وەکو سەگ، گ سەرەتایی وەکو گەڵا، ف کۆتایی وەکو کەف، ف سەرەتایی وەکو فڕۆکە، ل کۆتایی وەکو مەل، ل سەرەتایی و ناووشە وەکو چۆلەکە، ع کۆتایی وەکو قانع، قانع شاعیرێکی کوردە، ع سەرەتایی، ڵ کۆتایی وەکو دەهۆڵ، ڵ ناووشە وەکو باڵەبان ئامێرێکی مۆسیقین هەردووکی، ه وەکو بەهرە، ق کۆتایی وەکو بۆق، ق سەرەتایی وەکو قاپ. ئەو پیتانەشمان نەخوێندووە ئێستا دەستی پێ دەکەین. خ کۆتایی وەکو شاخ، خ سەرەتایی وەکو خورما. ئێستا دەست دەکەین بە پیتی خ. ئەو پیتە ناوی خ کۆتایی، خ کۆتایی، خ سەرەتایی، خ کۆتایی، خ سەرەتایی، خ کۆتایی، خ سەرەتایی. شێوەکەی وەکو پیتی ح وایە بەڵام شتێکی جیاوازە نوقتەیەکی لەسەرە دەبێتە پیتی خ، دەبێتە پیتی خ. خ کۆتایی، خ سەرەتایی، خ کۆتایی، خ سەرەتایی. بزانین چ شتێکیە دەنگی پیتی خئی تێدا بێ؟ وەکو شاخ. سمۆرەکە تەماشای چی دەکا؟ تەماشای شاخ دەکا. ئەوە چی پێ دەڵێن؟ شاخی پێ دەڵێن. شاخ چ پیتێکی تێدایە؟ پیتی خئی کۆتایی تێدایە. شاخ پیتی خئی کۆتایی تێدایە. شاخ پیتی خئی کۆتایی تێدایە. بزانین چ شتێترش پیتی خئی تێدایە؟ ئەوەش پێ دەڵێن خرخاڵ. خرخاڵ، خرخاڵ دوو خئی تێدایە. خئی سەرەتایی تێدایە و خئی ناووشەشی تێدایە. خرخاڵ، خرخاڵ. بزانین چ شتێترش هەیە دەنگی خئی تێدا بێ؟ ئەوە خەناوکەیە. خەناوکە، خەناوکە. خئی سەرەتایی تێدایە، ئەوەش خەناوکەیە. ئەوەش خەناوکەیە. پیتی خئی تێدایە. چ پیتێکی تێدایە؟ پیتی خئی تێدایە. بزانین چ شتێ هەیە دەنگی خئی تێدا بێ یان تێدا نەبێ؟ بازن. دەنگی خئی تێدایە؟ بازن. دەنگی خئی تێدا نییە. کەواتە بازن دەنگی خئی تێدا نییە. ئەوەش بازنە. ئەوەش بازن دەنگی خئی تێدا نییە. بازن دەنگی خئی تێدا نییە. بازن دەنگی خئی تێدا نییە. ئەوەش میوەیەکە ناوی خۆخ. ناوی خۆخە. خۆخ چ دەنگێکی تێدایە؟ پیتی خئی تێدایە. خۆخ دەنگی خئی تێدایە. خئی سەرەتایی تێدایە و خئی کۆتاییشی تێدایە. خئی سەرەتاییشی تێدایە و خئی کۆتاییشی تێدایە. خۆخ میوەیەکە ناوی خۆخە. خۆخ دوو خئی تێدایە. خئی سەرەتایی و خئی کۆتاییشی تێدایە. ئەوەش خورمایە. خورما. خورما پیتی خئی تێدایە. خورما پیتی خئی تێدایە. خورما پیتی خئی تێدایە. بزانین چ شتێتر هەیە دەنگی خئی تێدا بێ؟ ئەوەش خانوو. خانوو. خانوو چی تێدایە؟ دەنگی خئی تێدایە. خانوو دەنگی خئی تێدایە. خانوو دەنگی خئی تێدایە.
خی سەرەتایی تێدایە. ئەوەش بەرخە. بەرخ خی تێدایە. بەرخ خی کۆتایی تێدایە. بەرخ خی کۆتایی تێدایە. ئەوە چییە؟ ئەوە بەرخە. چ دەنگێکی تێدایە؟ دەنگی خی کۆتایی تێدایە. بەرخ خی کۆتایی تێدایە. ئێستا بزانین چۆن نەتوانین پیتی خ بنووسین. سەرەتا خەتێکی ڕاست دەکێشین. بزانین پیتی خ چۆن دەنووسرێ. ئەوە خ سەرەتایی، خ سەرەتایی، ئەوەش خ کۆتایی، خ سەرەتایی، خ کۆتایی، خ سەرەتایی، خ کۆتایی. نوقتەکەی دەکەوێتە سەرەوە. نوقتەکەی دەکەوێتە سەرەوە پیتی خ. نوقتەکەی دەکەوێتە سەرەوە. خ سەرەتایی، خ کۆتایی، خ سەرەتایی، خ کۆتایی. ئێستاش دێنە سەر چالاکیەکانی پیتی خ. ئەوە پیتی خە. خ سەرەتایی، خ کۆتایی، خ سەرەتایی، خ کۆتایی، خ سەرەتایی، خ کۆتایی. ئێستاوە چییە؟ وتمان سمۆرەکە تەماشای چی دەکا؟ تەماشای شاخەکە. تەماشای چی دەکا؟ تەماشای شاخ. شاخ چ پیتێکی تێدا بوو؟ پیتی خی کۆتایی تێدا بوو. شاخ پیتی خی کۆتایی تێدا بوو. بزانین لەو وێنانە کامە دەنگی خی تێدایە بازنەکە ڕەنگەکەین. وێنەی مێخەکە. مێخەک. بزانین گوێمان لە دەنگمان بێ ئێوە ڕەنگەکەین. ئەوەیان خەناوکە. خەناوکە. خەناوکە دەنگی خی تێدایە بەڵێ تێدایەتی. ئەوەش ڕەنگەکەین. بەئارەزووی خۆتان. ئەوەش بازن. بازن. بازن دەنگی خی تێدا بوو نەخێر تێدا نەبوو زەربە بچووکی لێدەین. ئەوەش خرخاڵ. خرخاڵ. خرخاڵ دەنگی خی تێدایە. دەنگی خی تێدایە. وتمان مێخەک تێدایەتی، خەناوکە تێدایەتی، بازن تێدا نییە، خرخاڵیش پیتی خی تێدایە. بزانین ئەوە چی نووسراوە. ش لەگەڵ ئا دەبتە شا. لەگەڵ خ کۆتایی دەبتە شاخ. دەبتە چ؟ دەبتە شاخ. ئەوە مێخەک. بزانین چ وێنەیەک دەنگی خی تێدا بوو دەیکێنە ناو بازنەوە. دەیکێنە ناو بازنەوە. مێخەک دەنگی خی تێدایە. کێنە ناو بازنەوە. خەناوکە دەنگی خی تێدایە. بازن دەنگی خی تێدا نییە. خرخاڵ دەنگی خی تێدایە. لەو شانەی خوارەوە بزانین چی نووسراوە هەروەکو لە ناو پۆل. بزانم کێ زانێت زووتر بیخوێنێتەوە. خەکە بەکەینە ناو بازنێ بچووکەوە. پیتی خەکە لەگەڵ ئەحمە. ش مەش. خ مەشخ. ئەح مەشخە. لەگەڵ ڵ دەبتە مەشخاڵ. خەکەکەینە بازنێ بچووکەوە. بە لەگەڵ بەر. خ بەرخ. بەرخیش خی تێدایە. ئەو خەکە. گیا خی تێدا نییە. ئەوەشیان درەخت. ئەوەش پێداچوونەوەی پیتەکانە. خ کۆتایی، خ سەرەتایی، خ کۆتایی، خ سەرەتایی. ئێستاش دێنە سەر چالاکیەکی تر. ئەویش نووسینی پیتی خە. ش لەگەڵ ئا دەبتە شاخ. ش لەگەڵ ئا شا. لەگەڵ خ شا. ئەکە تۆخەکەینەوە. بەس بەسەریا دەچینەوە. ئەوانەی ترش بە هەمان شێوە. لێرە بزانین چۆن دەست پێ دەکەین. ئەها ئەلێرە دەستمان دانین دێنە خوارەوە. خ کۆتایی. دەست دابنە. ئەوە خ کۆتایی. ئەوە خ کۆتایی. خ سەرەتایی چۆن دەنووسرێ؟ ئەوە خ سەرەتایی. خ سەرەتایی بەو شێوەیە دەنووسرێ. خ سەرەتایی. خ سەرەتایی. خ سەرەتایی. خ لەگەڵ ئا دەبێتە خا. خ لەگەڵ ئا دەبێتە خا. خ لەگەڵ ئا هەبێتە چی؟ دەبێتە خ. دەبێتە خا. ئەوەش ئەنووسین شاخ. ش ئا شا. خ شاخ.
ئێستا چالاکیش تەواو بوو دێنە سەر چالاکیەکە بزانین ئەوە وێنەی بەرخە بزانین بەرخ چۆنە نووسرێ پیت پیت ب لەگەڵ ئا بە لەگەڵ ڕ بەر لەگەڵ خئی کۆتایی بەرخ چیمان نووسی بەرخ ئەوەش خورمایە خورما چۆن دەنووسرێ خ پو خور خور م خورم ئا خورما چیمان نووسی خورما ئەوەش وێنەی چیە ئەوەش وێنەی خانووە بزانین خانوو چۆن نووسرێ خانوو چی نووسراوە خانوو چی نووسراوە خانوو ئەوەش هۆ خۆ خ خۆخ ئەوەش وێنەی خۆخ دوو خئی تێدایە خئی سەرەتایی تێدایە خئی کۆتاییشی تێدایە خورماش خئی سەرەتایی تێدایە بەرخ خئی کۆتایی تێدایە خانوو خئی سەرەتایی تێدایە ئێستاش دێنە سەر چالاکیەکی تر ئەم چالاکییان دەڵێ چێ هەڵ بوەشێنەوە هەڵوەشاندنەوەیە لێرە وشەکەی نووسیوە دێن پیتەکان هەڵەوەشێنەوە پیتەکان جیاکەینەوە پیتەکان لێرەیە تووڕابن هەر کەسە و بەتەنها بۆ خۆیە بێت نووسراوە خ لەگەڵ ئا خە ن خەن د خەند ئا خەندە بزانین خ بەتەنها ئەه بەتەنها ن بەتەنها د بەتەنها ئەه بەتەنها ئەوە پیتەکان هەر کەسە و بەتەنهایە بزانین ئەوە چی نووسراوە ق و قوتابخانە قوتابخانە نووسراوە چی نووسراوە قوتابخانە با پیتەکان هەڵبۆشێنین ق بەجیا و بەجیا ت بەجیا ب بەجیا خ بەجیا ئا بەجیا ن بەجیا ئەه بەجیا قوتابخانە ئەوەش خانەقین خ لەگەڵ ئا خا ن خان ئەه خانە ق خانەقی خانەقی ن خانەقین چی نووسراوە خانەقین خ بەتەنها ئا بەتەنها ن بەتەنها ئەهیش بەتەنها ق بەتەنها هی بەتەنها ن بەتەنها ئەوە پیتەکانمان لێک هەڵوەشاندەوە پیتەکان هەر کەسە و بەتەنهایە دێنە بەشەکەی تری نووسراوە پێکهێنانەوە ئێستا ئەو بەشەکەی تریشی بە پێچەوانەوەی لێرە دێن پێکیان دێنینەوە پیتەکان ئاش دەکەنەوە هەر کەسە و پێکەوە ئاش دەبنەوە دێ لەگەڵ ئا دەبتە چی دەبتە دە خ دەخ هۆ دەخۆ م دەخۆم چی نووسراوە دەخۆم دێ لەگەڵ ئا دە خ دەخ هۆ دەخۆ م دەخۆم لێرە خ لەگە و خۆ خۆ لەگەرێ خور م خورم ئا خورماتیمان نووسی خورما لێرە بزانێەوە چی نووسراوە دێ لەگەڵ ئە دە خ دەخ هۆ دەخۆ م دەخۆم ئەه دەخۆمە وە دەخۆمەوە ئەوەشیان دەخۆمەوە ئەوەیان تەواو بوو ئەو چالاکی ژمارە 6 خوێندنەوەیە خەندە خەندە ئەوە چی بوو خەندە ئەوە خئی سەرەتایی خەندە قوتابیە ئەوەش خەندە پیتی خئی تێدا بوو خەڵکی خانەقینە خەڵکی خانەقینە خەڵکی ئەوە خئی سەرەتایی خانەقینش خئی تێدایە خەڵکی خانەقینە ئەوەش خانەقین 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 شارێکی کوردستانە خانەقین چیە شارێکە لە کوردستان و نەوت و خورما شارێکی کوردستانە و نەوت و خورمای زۆرە نەوت و خورمای زۆرە خورما پیتی خئی تێدایە خەندە ئەوەش دیسان خەندەیە خەندە لە قوتابخانەی خەندە لە قوتابخانەی دیلان دەخوێنێت دەخوێنێش پیتی خئی تێدایە دەخوێنێت و زۆر حەز لە خوێندنەوەی خوێندنەوەش پیتی خئی تێدایە کوردی دەکات مامۆستاکەی ناوی خاتوو ئاواتە ئەوانە پیتی ئەکان بوون خەندە خئی تێدا بوو خەڵکی خئی تێدا بوو خانەقینیش خئی تێدا بوو خورماش خئی تێدا بوو قوتابخانەش خئی تێدایە دەخوێنێتیش خئی تێدایە خاتوو خئی تێدایە خەندە خەڵکی کوێ بوو خەندە خەڵکی خانەقین بوو ناوی قوتابخانەکەی خەندە چی بوو ناوی دیلان بوو خەندە حەز لە بابەتی چی دەکا
حەز لە بابەتی کوردی دەکا خانەقین چی لێیە نەوت و خورمای لێیە خات و ئاوات کێ بوو خات و ئاوات مامۆستای خەندە بوو لێرەدا دێنە کۆتایی وانەی ئەمڕۆمان کە وانەی پیتی خە بوو تا وانەیەکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ